بۆ نمونە ڕێگای گەرمیان سلێمانی کە دیسان لە زمانی سلێمانی ئەم سنوورایە ماوەیەک پێش ئێستابینیمان کۆمەڵی گەنجی خوێنگەرم لە کفریەوە بوو کەلارەوە بەپێ هاتبوونە پێش نووسینگەی پەرلەمانی ئێرە سلێمانی و کەناڵەکان ئەلامیەکان یعنی ئەوە ئێمە لە پەرلەمان هەموو ئەم فشارە دەستە جەمعیە ئەبێ حکوومەت وا لێ بکا کە ملکەچ بێت بە دەم داخوازی داواکاری خەڵک و هاوڵاتیانی خۆیەوە بەڵام کەنایە دیسان وتم ئەو کیبر و لووتبەرزەیە کە هیچ سەرۆکێک هیچ سەرکردەیەک نابێ بەرامبەر گەلەکەی خۆی خاوەن کیبر و لووتبەرزی و کۆمەڵێ شتی لاوەکی بێ بەڵام بەداخەوە کە بینیمە پێچەوانەکەی لە وڵاتە ڕاستە و نوێری دەربەندیخان ئەوە چەند مانگێکە خەریک نۆژەنکردنەوەین هەموو ڕۆژێ ئەو شۆفێری بار هەڵگر و هەر ئۆتۆمبیلێکی ئاسایی بەسەر ئەو شاخا هاتوچۆوەکە چی بێتە سلێمانی چ لە سلێمانی بگەڕێتەوە یعنی ڕەنگە نیو سەعات بۆ سێ چارێکی بێت سەرباری ئەوەی کە ڕۆژانە و شەوانە دەیان سیارە عاتڵاتەدا لەو ڕێگایە بە حکمی ڕێگاکە زۆر سەخت و هەورازە ئێستا تونێلی دەربەندیخان تەواو بووە بەڵام زۆر بەداخەوە یعنی ئەمە جۆرێکە لە کیبر و لووتبەرزی و خۆپەرستی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پەیڕەوەکرێ تەواو بووە تەنها لە پێناو ئەوەی بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە بچێ خۆی ئیفتتاحی بکات تونێلەکە بەڕووی شۆفێرانە ناکرێتەوە من لێرەوە ڕووی دەم بۆ هەموو شۆفێرەکان هەر لە ئەمڕۆ لەم دقەیەوە داواتان لە یەکەم ڕێگای تونێلەکە بەکاربێنن هەموو خزمەتگوزاری و پێداویستەکانی تەواو بووە تەنها لەسەر بڕینی شریتێکە کە بەداخەوە نازانم چی دەستکەوتێکی تایە بۆ ئەو کەسانەی کە هێندە تامەزرۆن بەوەی کە شریتێک ببڕن وڵاهی بە تەکید مناڵێم ئێمە فریشتین هیچ تاوانێکمان نییە یان هیچ کەم و کورتێکمان نییە بەڵام هەر کارێک کە ئەکرێ ئەرکی حکوومەتە و کاتێک ئەرقەلەیەکی تێکەوێ دیسان حکوومەت یعنی مقەسرە بۆیە گرفتی تێکەوێ و ئەوەی جادەی سەد بەتریش بەداخەوە ئەمە چەند جارێکە گاتە ئەوەی کە ینی تقریبا ئێستا ڕاگیراوە لەبەرەوەی ئالێتێکی زۆر کەم کاری تیاکە هەروەک ئەو ڕێگایی کە بینین ئێستا ڕێگای گەرمیان شارە زوور بۆ سلێمانی چەند ساڵە کاری تیاکرێ بەڵام بەداخەوە ینی وەکو پێویست نییە